لەو کەرنەڤاڵە جەماوەریە مەزنەدا ڕێزدار مەسعود بارزانی لە بەردەم ئامادەبووان پەیڤێکی پێشکەشی تەواوی کوردستانیان کرد و وتی ئەم گەلە زۆر قوربانی داوە لە پێناوی مافەکانی و ئازادی و سەلماندوویەتی بۆ هەموو جیهان کە ملەتێکی زیندووە و نە بە کیمیایی لەناوەچیت نە بە ئەنفال لەناوەچیت نەک ئیمڕۆ ئەم گەلە ئەمەی ئیسبات کردووە بەڵکو هزارەها ساڵ پێشی ئێستا گەلی کوردستان سەلماندوویەتی کە ئامادەیە بمری لە پێناوی کوردستاندا. پرسی پرۆژەی دەستوری یاریمی کوردستان کە لە ئێستادا زۆرترین قسە و باسی لەبارەوە دەکرێت، سەرۆک بارزانی هیوایخواز حزب و لایەنە سیاسەکان ئەم بابەتە کە پەیوەندی بە تەواوی کوردستانیانەوە هەیە با دوور بگرن لە ململانێ و بەرژەوەندیە حزبیەکان. هەندێک کەس میزاجی سیاسی و لێکدانەوەی شەخسیان کردوتە پێوەری هەڵسەنگاندن و قسەکردن لەسەر بابەتێکی گرنگی وەک دەستوور کە دەستوور گرێبەستێکی کۆمەڵایەتی گرنگە و مڵکی گەلە و ناکرێ گرێبەستێکی وەها بایەخدار تێکەڵی بەرژەوەندی تاکە کەسی و حزبی بکرێت و بە ئاسانی حکمی لەسەر بدرێت و داوا بکرێت پرۆژەکە بەر لەوەی خەڵک دەنگی پێ بدات بۆ دەستکاریکردن بگەڕێتەوە پەرلەمان. ئەو پرۆژە دستورەی ئێستا هەیە ماوەی 7 ساڵ کارێکی زۆری لەسەر کراوە و لەلایەن لیژنەیەکی تایبەت و بسپور ئامادەکراوە و ڕاوبوچوونی شارەزایانی بیانی و نێوخۆیی و هاوڵاتیانیش وەرگیراوە و بۆ داڕشتنی سوود لە دستوری 40 وڵات وەرگیراوە کودەنگی سیاسیشی لەسەر بووە و 36 حزبی سیاسی پاڵپشتیان کردووە و بە دەنگی 96 پەرلەمانتار پەسەند کراوە. ئەو کودەنگیە لە مێژووی سیاسی نوێدا کەم وێنەیە. هەر لەبارەی پرۆژەی دەستوری یاریمی کوردستان و میکانیزم و شێوازی هەموارکردنەوەی ئەم پرۆژە نیشتیمانیە بەڕێز مەسعود بارزانی دەڵێت لەو پرۆژەیەدا میکانیزمەکانی هەموارکردنیش زۆر بەڕوونی دیاری کراون بۆ ئەوەی لە داهاتوو بەپێی پێویستی بیر لە هەموارکردنەوەی برگەکانی بکرێتەوە. بەپێی پرۆژەکە هەر کاتێک یەک لەسەر 3 ئەندامانی پەرلەمان یاخود سەرۆکی هەرێم و ئەنجومەنی وەزیران پێکەوە داواکاریەکیان بۆ هەموارکردن پێشکەش کرد و ئەو داوایە لەلایەن 2 لەسەر 3 ئەندامانی پەرلەمان پەسەند کرا ئەو کات دەکرێت دستور هەموار بکرێت. سیستەمی حکومڕانی یاریمی کوردستان و بابەتی گەڕانەوە یان نەگەڕانەوەی دەستور بۆ پەرلەمان تەوەرێکی تریان لە وتارەکەی سەرۆک بارزانی پێک دێنا. ئێستا پرۆژەکە هەموو قوناغە یاساییەکانی بڕیوە و دەسەڵاتی هیچ کەس و لایەنێک نییە بەر لەوەی ملەت قسەی لەسەر بکات بیگەڕێنیتەوە بۆ هەموارکردن. جگە لەوە نووسینەوەی ڕەشنووسی دستور کاری پەرلەمان نەبووە کە بۆ هەموارکردن بووی بگەڕێتەوە، بەڵکو لیژنە بسپورەکە نووسیویەتی و پەرلەمان تەنیا دەنگی پێداوە. ئەوانەی داوای گەڕانەوەی پرۆژەی دستور بۆ پەرلەمان دەکەن سەرەڕای ئەوەی کە داوایەکی نایاساییە بۆچی ئەو داوایەیان لە ساڵی 2005 دا نەدەکرد کە بە پێی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان ژمارە 1 ساڵی 2005 هەموارکرا و سەرۆکی هەرێم دەبی لەلایەن خەڵکەوە هەڵبژێردرێت. لەمبەرکات و ساتی خستنە ڕاپرسی پرۆژەی دەستوری یاریمی کوردستانیشەوە کە زۆرجار حزبە ئۆپۆزیسیۆنەکان لەو بارەیەوە پرسیار دەکەن، سەرۆک بارزانی لەو بارەیەوە ڕایگەیاند. پرسیارێک هەیە کە بۆ دەبی ئێستا بخرێتە ڕاپرسی و چەند ساڵە نەخراوەتە ڕاپرسیەوە. ڕاستیەکەی ئەوەیە کاتێکی زۆر بەسەر نووسینەوەی ڕەشنووس تێپەڕیوە و دروست نییە چی دیکە دوا بخرێت. بە پێی ئەزموونی گەلان
او بابته هر چند دوا بخرید کشه زیاتر دبی و بواری سازان و کودنگیش کمتر دبی. لهالبجاردنکانی 25 حوت 2009 زور هولماندا بخرید راپرسی بلام کمیسیونی هالبجاردنکان نیتوانی انجامی بداد. بارودوخی عراق زور آلوز بو همومان چاوروانی یک لایی بونی چارنوسی نوچه کردستانیکانی دروی اداره هرم بوین بو اوی بوار برخصید بو او نوچانش بجداری راپرسی دستور بن پاشان لنیو خوی کردستانیش بوچون و قیرانی نوی هات آراو اوش بایان کرد پروژه دستوریش دجایتی بکرێت و بوار نەڕەخسا یەکلایی ببێتەوە. وای لێ هات مەسەلەی هەموارکردنەوەی پروژەی دەستور بوو بە بابەتێکی سیاسی بوو بە دەستهێنانی کۆمەڵێک بەرژەوەندی و ئامانجی دیکە و هەندێک کەس مانا ڕاستەقینەکەی دستوریان پشتگوێ خست و کردیانە کەرەستەی ململانەی نێو ڕاگەیاندەکان. ئەوەش وا دەکات لێکترازانی کۆمەڵایەتی قۆڵ ببیتەوە و بواری سازان کەم بێتەوە. لە تەوەرەشتری وتارەکەیدا بارزانی ئاماژەی بۆ کرد کە تەنها خەڵکی کوردستان مافی پەسەندکردن یان ڕەتکردنەوەی پرۆژە دەستوری یاریمی کوردستانیان هەیە. ئەو مەسەلەیە دەبی گەل چارەسەری بکات نەک کەسێک یان لایەنێک یان دەستگایەک، چونکە مافی گەل لە بڕیاری لەسەر بدات. پرۆژەی دەستور هەموو شێواز و ڕێکارە یاساییەکانی بڕیوە کە لە پەرلەمانیشەوە نێردراوەتە سەرۆکایەتی هەرێم بە پێی یاسا دەسەڵاتی ئەوە نەدراوەتە سەرۆکی هەرێم ڕەتی بکاتەوە یان قبوڵی بکات، بەڵکو تەنیا ڕێکارێکی یاساییە کە ڕۆژێک بۆ ڕاپرسی دیاری بکرێت و بخرێتە بەردەم ڕای گشتی. ئەگەر دەستورێکی خراپە با خەڵک ڕەتی بکاتەوە، ئەگەر بە باشیشی دەزانن با پەسەندی بکەن. داوا لە ملت و هەموو حزبەکان دەکەم بیر لە چارەنووس و ئایندەی خۆیان و وڵاتەکەیان بکەنەوە و ئەو بابەتە بە هەند وەربگرن. ملت خاوەنی سەرەکی دستورە و مڵکی هیچ کەسێکی دینیە. ئێمە پێمان وایە ئەوە زوڵمە لە خەڵکی کوردستانی دەکەن کە لە بڕی ئەوان بیر دەکەنەوە و دەیانەوێت لە بری ئەوان بڕیار بدەن با خەڵک خۆی بڕیار بدات. سیستەم و کات و ساتی هەڵبژانەکانی داهاتووی سەرۆکایەتی هەرێم و پەرلەمانی کوردستان و پرسی سازانی نیشتیمانی لەسەر پرۆژە دەستوری یاریمی کوردستان لەو وتارەی سەرۆک بارزانی بەدەر نەبوون. ئەمما وەیە زۆر باسی سازانی نیشتیمانی دەکرێت. فەرمونون سازانی نیشتیمانی لە ڕێی میلەتەوە بکەن و لە عمومیات دەرچن. بەڕوونی بە ملت بڵێن سازان لەسەر چی بکرێت و چۆن و کەی بکرێت. کاتی نووسینەوەی پرۆژەی دەستور 36 حزب موڵەتی یاسایی کارکردنیان لە هەرێمی کوردستاندا هەبووە و هەر 36 حزبەکە ئەو ڕەشنووسەیان قبوڵ کردووە و ئیمزایان کردووە. ئیتر سازانی نیشتیمانی لەوە زیاتر چی؟ لە دوای ئەوەش یەک حزب دامەزراوە و تێبینی لەسەر ڕەشنووسەکە هەیە. پرسیاری واقعی ئەوەیە ئایا دەکرێت هەر کاتێک حزبێکی تازە دامەزرا و تێبینی لەسەر دەستور هەبوو دەستور هەموار بکرێتەوە؟ و ئەگەر وا بیت کورد تا هەتایە نابێتە خاوەنی دەستور. بە هەموو خەڵکی کوردستان ڕادەگەینم زۆرمان پێخۆشە شێوەی هەڵبژاردنەکان نیمچەکراوەیی بیت و یەک باز نەبیت و پێشتریش زۆر کەس دەیانگوت هەڵبژاردن ناکرێت و کۆسب ئەخەنە بەر دەمی هەڵبژاردن. بەڵام بینیتان لە کاتی خۆیدا من نامەم نووسی بۆ کۆمیسیۆنی هەڵبژاردن و داوام لێکردن کە کاتی هەڵبژاردن دەستنیشان کەن و خۆیان ئامادە بکەن بۆ هەڵبژاردن و پشت بەخوای گەورە لە 21 ئەیلولی داهاتوو بەرەو هەڵبژاردن ئەچین و ئەوسا گەلی کوردستان مافی خۆیەتی حەسمی هەموو
بابەتەکان کات. دۆسەی ئەمنی و سیاسی عراق و پرسی دەستپێکردنی ئاشتی لە کوردستانی باکوور و بەرەوپێشچوونی پرۆسەی سیاسی و دیموکراسی لە ناوخۆی کوردستانیش دوابەشیان لە وتارەکەی سەرۆک بارزانی پێکدێنا. لەبارەی کێشەکانی عراقیشەوە بارزانی گەڕانەوە بۆ دەستوری عراق و ڕێککەوتنامەکانی بە تاکە چارەسەر دا لە قەڵەم. سامان ستار، کوردستان TV، هەولێر.